ئامادەبوانی بەڕێزم کاتان باش خۆشحاڵی ئەمڕۆ لێرە قوتابخانەی زادەی بنەڕەتی و هەروەها دواناوەندی زادە بەڕووی قوتابیان و مامۆستایانی دانیشتووی ئۆزالستی و پیرڕەشە ئاگرێتەوە ساڵێک بەر لە ئێستا بەسپاسەوە برای بەڕێزمان کاک هێرشتیار دەست پێشخەری کرد بۆ دروستکردنی ئەم قوتابخانەیە و لێرە دروستکردنی قوتابخانەیەک بۆ قوتابیانی ئەم سنوورە و منداڵانی ئەم سنوورەیەکێک بوو لە پێداویستی هەرە سەرچیەکان لەبەرەوەی قوتابیان لێرە لە کابینەیەکدا خوێند و دۆخی کابینەکەش خوێندن تایە باش نەبووە گونجاو نەبوو بۆ پرۆسەی پەروەردە و فێرکاری بۆیە کاک هێرش ئەو دەست پێشخەری کرد و لە ماوەیەکی زەمەنی زۆر کەمە توانی قوتابخانەکەمان بۆ تەواو بکە بۆ ئەوەی کە قوتابیانی ئەم ناوە بتوانن سوودی لێ ببینن. سوپاس یەکەین جێگەی دەستخۆشیەوە ئەمە 91مین قوتابخانەیە کە ئەکەوێتە بواری خزمەتەوە. بەڕێزان سەرمایەدارەکان و بەرهێنەرەکان ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە پاڵپشتیکردنی پرۆسەی پەروەردە و دروستکردنی ژێرخانێکی پەروەردەیی باش و بەدەمەوە چوونێکی باشیشیان هەبووە بۆ داواکاری جەنابی سەرۆکی حکوومەت بۆ پشتگیریکردنی کەرتی پەروەردە. برای بەڕێز کاک هێرشیشێک بوو لەو بەڕێزانەی کە ئاگاداری ئەمەی کردەوە کە دەیەوێت لەسەر داواکاری جەنابی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان بۆ جارێکی دیکەش، چونکە ئەمە یەکەم جاری نییە، چەندین پرۆژەی دیکەی کردووە لە بواری تەندروستی و هەروەها لە بواری ڕۆشنبیری، بەڵام پێی خۆش بوو بۆ جارێکی دیکەش وەڵام دەرەوەی داواکاریەکەی جەنابی سەرۆکی حکوومەت بێ بۆەوەی کە ئەم قوتابخانەیە بۆ قوتابیان لێرە دروستکە. پیرۆزباییتان لە یەکەم بۆ هیوایی کە پرۆسەی پەروەردە و فێرکاری بە شێوەیەکی باشتیایە بەڕێ بچێ و دەستان خۆش بێت. ئامادەبوانی بەڕێز بە ناوی پارێزگای هەولێر گوێڕای بە خێراتنی هەموو لایەکتان سپاس لە بۆ ئامادەبوونتان و دەستخۆشی زۆر پێشکەش بە بەڕێز کاک حاجی هێرشتیار دەکەین خاوەنی گروپی کۆمپانیەکانی 77 بەکردنەوە و ئەنجامدانی ئەو قوتابخانەیە کە لە شوێنێکی زۆر پێویست بوو بە بەردەوامی خەڵکی ئەو ناوچەیە داواکاریان لە وەزارەتی پەروەردە و لە پارێزگا و لە بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر هەبوو. دڵخۆشی ئەو منداڵانەی کە ئەوڕۆ دڵیان بەو بەراسیمە خۆشە بۆ قوتابخانەیە خۆشە، دڵی هەموو لایەکمان خۆشتر دەکا و هانی هەموو لایەکمان دەدا بەرمەبنای بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆیەم و بە تایبەت لە تێگەیشتن و ڕوئیاکانی ڕێزدار مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاراستەکردنی ناوەندەکانی حکومی و دامەزراوەکانی حکومی و سەرجەم لایەنەکان لەوەی کە پێویستە پرۆژەکانی خزمەتگوزاری لەو سنوورانەی کە پێویستی بە زیاتر ئاوڕلێدانەوە هەیە و بە تایبەت لەو جێگایانەی کە گەڕەکی یان شوێنی هەژارنشینن ئاوڕە لێ بدرێتەوە. دڵخۆشی ئەو منداڵانە دەمانگەین کە ئەو نەتیجەیە کە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ ئیمکانی بەردەست و لە کاتی ئەو دۆخە قورسەی داراییش کە هەیە بەڵام پرۆژەکانی بەردەوامە. بەڵام ئەوەی دیکە کە دڵمان خۆش دەکە خواپێداوانی شارەکەمانە کە هەولێر و هەولێریەکان و خەڵکی سنووری پارێزگای هەولێر ئەو ناسنامە جوانەیان هەیە کە هەمیشە میهرەبانن لە بۆ لە باوەشگرتنی خەڵکی شوێنی دیکە کە ڕووی بکەوێتە هەولێر و میهرەبان و بەخشندەشن بەرامبەر بە خەڵکی خۆیان کە پێویستی پێیان هەبیتن. لۆیە دەبینین ئەو بانگەواز و ئەو داواکاریەی جەنابی سەرۆکی حکوومەت کە کاتێک لەگەڵ پرۆژەکانی حکوومەت داوای کرد خەڵکی خواپێدا و خاوەن کۆمپانیا و سەرمایەدارانی شارەکەشمان بەشداری ئەو پرۆسەیە بکەن و کە لە ڕابردووشدا هەندێکیان بەشداری باشیان هەبووە و بینیمان تەنها لە شاری هەولێر ژمارەیەک لەو کەسانە بوونە هۆکاری ئەوەی ژمارەیە قوتابخانە دروست بکرێن و بەشێکیشیان ئێستا کاریان تێدا دەکرێت. یەکێکیش لەوانە برای بەڕێزمان کاک حاجی هێرش
کە ئەو ئامادەیە دەربڕی لە ئۆزالستی و لە دیڕەش ئەو قوتابخانەیە دروست بکرێ کە پارساڵ بەردی بناقەی دانرا و لە وادەی دیاریکراوی خۆیدا ئێستا قوتابخانەکە ئەو ساڵ دەکەوێتە خزمەت قوتابیان کە بە هەردوو دەوامی 600 قوتابی تێدا سوودمەند دەبن. پیرۆزبایی لە قوتابی خۆشەویستانە دەکەین، لە خەڵکی ئەو سنوورە دەکەین، دەستخۆشی زۆر لە حاجی هێرش دەکەین، دەستخۆشیش لە بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و بەڕێبەرایەتی پەروەردەی بنەسڵاوەش دەکەین کە ئەوانیش لە سنووری کاری خۆیاندا بەشێکی گرنگن لە جێبەجێبوونی پێداویستیەکان و بەشێکی گرنگن لە سەرخستنی پلانەکانی وەزارەت و پلانەکانی حکوومەت لە سەرخستنی پرۆسەی خوێندن و پەروەردە لە سنووری پارێزگای هەولێردا. هەموو لایەکتان بەخێر بێن و سوپاس دەبوو ئامادەبوونتان. قوتابخانەی ئۆزالستی لە ساڵی 2013 دامەزراوە سەرەتا لە خاوی کرێدا بووین، پاشان کە حکوومەت بەرەو قەیرانی دارایی ڕۆژ وا بڕیاریاندا کە کرێن نەدەن و قوتابخانەکان دابخرێت، بەڵام بە هەوڵ و ماندووبوونی پەروەردەی خۆمان و ئیشراف قوتابخانەکە بەردەوام لەسەر شوێنی خۆی مایەوە و هەروەها شەریکەی ئۆزالستی حاجی خەلیل هاوکاری کردین، شوێنێکی بۆ دابین کردین کە کابینەی ڕێکخراوێکی مرۆیی بوو، ئەوی تەسلیم کردین. لە ساڵی 2017 هەتاوەکو ئەمڕۆ ئێمە لەنا ئەو کابینانە بوو. سپاس بۆخوا حاجی هێرش کە بە بینینی گرتە ڤیدیۆیەک هەوڵیدا ئەو قوتابخانەیەمان بۆ بکاتەوە و ئەو قوتابخانەیش ئێستا بە ماوەی ساڵێک کرایەوە. سپاس بۆ بەڕێزیان و سپاس بۆ هەموو ئەوانەی کە بەشدار بوون لە کردنەوەی ئەو قوتابخانە.